عادة لا طبعا يارا قولي ما جا هرب خوي بهنزير زو بناوبانكا عادة همو سالك بنزكي ليكي هشت ودس بيدك ما ديجش عادة بصالي شو صايا مثلا بلين بيست عود صالي واشي دوادك يبو دي هشت بلام عادة لا يشي هشت ودس بيدك حتى نزكي ما نجي أصلا عند بلين أبي شرب الصالش أبي مثلا زي بلين دوادك أو بيردك أو بله مرجع جات السي نعزو أو السي زوري هي زردا خوشناوي هنجي ميرانة بلام بزوري هنجي ميرانة زو بناو بانك المرجع بله والله أبو سليماني بارزجا سليماني لحما جات بلين باري بلين باشتر جات بلين ليزات أصاق دبيتو والله أمثال لا تساو بار أمثال هنجي زوتر بلين بيكشت والله شكر باشا لخوي بزابه حتى استاسي على كشي باشا اقل لو جات الدانا بزي باشا بۆ ڕانیەی بۆ کۆیە بۆ هەولێرێ بە باران چون بە وەڵاخی سارە نەبوون وەختێکی وە بیر من دێن چوونە کۆیە بە وەڵاخیدا بە هەیدە سوڵتانیدا بە 6 ساڵ جارێکی دەبڕی ئەتەگەر ببڕی چاشی ببڕی بە 6 ساڵ جارێکی بنەبڕی ناکەین بۆ خاتی ئەوەی نەبڕێن نا ئەو مەرگە هەموو باغی خۆی هەیە کەس بە فریا کەس ناکەوێت یارمەتیەک بدە لێ هەموو کەس ڕەزی خۆی هەیە سەرەتا بە خێراتنتانەکەین دیارە هەنجیر یەکێکە لەو میوانەی کە هەم لە ڕووی ئاینیەوە و لە ڕووی زانستیەوە زۆر بە گرنگیەوە باسەکرێت حتا لە قورآنی پیرۆزە سوورەتێکی تایبەت هەیە لەسەر هەنجیر و لە ڕووی زانستیشەوە بەردەوام ساڵانە سوودی زیاتری هەنجیر بازەکرێت بە تایبەتی ئەتوانین بڵێن سوودەکانی هەنجیر بۆ نەخۆشیە درێژخایەنەکان بە نمونە نەخۆشی شەکرە باز لەواکرێت کە هەنجیر سوودێکی گرنگی هەیە بۆ ڕێخستنی شەکرە و هەروەها بەهۆی مادەی فایبەرەوە کە لە هەنجیرە هەیە سوودێکی زۆر گرنگی هەیە بۆ ڕێخستنی لەش ینی تەوازن و نایە لە کێشی لەش زیاد کات هەروەها بۆ بەهۆی مادەی مەگنیسیۆمەوە سوودی گرنگی هەیە بۆ ڕیخۆڵەکان و بۆ قەبزی کە گرفتێکی باوە لە ئێستاە دیارە بە حکمی ئەوەی ئێستا تەکنۆلۆژیای پێشکەوتووە خەڵک سوودەکانی هەنجیرە خوێنێتەوە بازاڕێکی گەرمی هەیە بە تایبەتی هەنجیری مەرگە یەکێکە لە جۆرە هەرە باشەکانی هەنجیر و بە حکمی کەشوهەوای ناوچەکە ینی هەنجیری مەرگە بە ناوبانگە بە حەقەت طبعا هەنجیرەکە بە فرێشی کە بەرهەم دێت ئەخورێت خەڵکێکی زۆر حتا لە شوێنی دوورەوە بە تایبەتی بۆی دێن دیارێمە داوا لە حکومەتەکەین کە گرنگی بە جوتیارەکانی ئەوانەی بەرهەمی هەنجیریان هەیە ڕزوباخیان هەیە کە گرنگی زیاتریان پێ بدە لە ڕووی مەسەلەن دەرمانی تایبەت کە مەسەلەن بۆ گەشەی هەنجیرەکانی سفادی هەبێ خەڵکە بە شێوەیەکی گشتی بەڕاستی باخەکان و ماندوو ئەبن و بتوانێت حکومەت بتوانێت کە مەسەن بازاڕش تایبەتی بۆ بکاتەوە و حتا ئەگە بکرێت جۆرێک لە جۆرەکان مەسەلەن معمەلێکی بچوو کە تایبەت ببە لە قوتونان یا وشکردنەوەی هەنجیرەکان وابێ ئەو بەرهەمە کە جوتیار پێوەی ماندوو ئەبێت بە خەسار نەڕات بەڕاستی بۆیە ئەمە داواکاری بەشێکی زۆر لاانە لە باخەوانەکان بێت کە گرنگی زیاتر بە بازارکردنی هەنجیر و بە تایبەتی هەنجیری دەڤەری مەرگە بدرێت حکومەت لایەشی ینی بەجددی ئیشی لەسەر بکات وابێ خەڵکەکەش سوودمەند بێ و خەڵکیش زیاتر دڵی بە ماندووبوونەکەی خۆی خۆش بێت بەڕاستی ئەوەی کە ها زۆر بەڵێن کە گەیبێت چووکە
کەڵکی ناوە نا سندوق نەها ئاتە ترشێ ئەوانە جیا دەکەینەوە. وڵازە هەنجیر دەیێنین ئەگەر چینێک لێی دەفرۆشین و چینێک لێی وشک دەکەین و ئەگە بیکەین بە خەرواوە چینی یەکەم دادەنێن و چین دو هەمیش خەرای هەنجیری کێ بەسەردا دەین و ئەگە بیشیکەین بە مرەبا ئەوە پاییزان دەبێ بکرێ بە مرەبا و تقریبی بێ 7 ساعات بکوڕێ و بەڵێ نەوعی هەیە چونکە بۆ ڕستەی هەنجیرە خۆشناوی دەبێ بیێنی هەلی خەی دووسێ ڕۆژان هەڵخرێجا دوای پانیکەوە ئەنجا بە بەن و شوژنیەوەکەی و بە تەنافێکی داکەی بەس هەنجیری کە هەنجیرە زەردار چۆنێک هەڵی خەی دەبێ هەنجیرە میرانە بۆ شکردنێ نابێ بەس خۆشناوی دەبێ هەنجیری میرانە بۆ مرەبای دەبێ هەنجیری خۆشناوی بۆ ڕستی دەبێ هەنجیرە زەردە بۆ خەروای دەبێ جا خەروا لە یەکەم چین دایدەنێ لەسەر دارینێکی دوام چینەگەوت چینە وشک بوو چینێچکەشی بەسەردا دەکەی ئەو جا هەڵی دەجێڕێ و هەڵی دەگری بۆ دستانێ جا دستانانیش دەوری پاییزان ئەگەر بارانێ پەڵەی باری دێنی خۆشی دەکەین ئای بە کوڵ دێنین و جوان جوان لە پێشەوە دەشوێنەوە لە ئاوکە بە کوڵەکەی دەکەین و لەسەر دارینێکی ڕۆ دەکەین و دای دەپۆشین ئەو جا لە دەتوانی لە دەبەیکەی لا شتێکیکەی ئەوە بۆ خواردن دەبێ دستانان بەڵێ بەکاری دێنین بۆ خواردنێ ئەوە کوشەوتەرە لەگەڵ گوێز و مێژ و ئەو شتانە دایدەنێن لە باتی میوەشتی شەیە بەس ئەو شتە هەر باشە ئەو شتە چاک دەیکەن بەعام دەیکەن بە ئامەرێوڵا دەیکەن سرکەی دەکەن ئەوی دەکەن دۆشاوی دەکەن بەڵێ ئەرێوەڵامان هاوکاری یەک دەکەین ئێستا منەگە هەنجیری بکەم داچیەوەی دێ یارمەتیم دەدا و ئێچکە دێ یارمەتیم دەدا چۆن بەبێ هاوکاری نابێ شتە دەبێ هاوکاری یەک بکەین یەک دانە دوو لا